رامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دوم لەگەڵ میوانەکەم یاخود بڵێن لەگەڵ هاوکارم سامان سلێمانی لە شاری تارانەکەم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دانوستانی ناوڕاستەوخۆ لە نێوان ئەمریکا و ئێران لە عومان بەڕێوە چوو. لە ئێستادا باسی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێرانە، لە هەمان کاتدا باسی دانوستانی ناڕاستەوخۆیە کە بە نێوەنگیری حکوومەتی عومان بەڕێوە چوو. بڕیاریشە لە ڕۆژانی داهاتوودا گەڕێکی تریە و دانوستانانە لە نێوان لێپرسراوانی واشنتن و تاران بەڕێوە بچێت کە بەوتەی لێپرسراوانی کۆشتی سپی بێ یاخود تاران بێت، هەردوو لا گەشتبین بوون بە گەڕی یەکەم و هیوایان ئەوەیە کە گەڕی دووەم و گەڕی دواتریشی بەدوایە بێ ئەو دانوستانانە. باشە، من لەسەر دوایین پێشاتەکانی تایبەت بە دانوستانەکان هاوکارم سامان لە شاری تاران گفتوگوی تەواوی ئەو بابەتانی لەگەڵ ئاکەم. سامان بەیانیت باش، لە ئێستادا وەک لێپرسراوانی واشنتن و تاران ئاماژە بۆکەن کە گەڕی یەکەم باش بووە، دەرەنجامی باشی لێکەوتۆتەوە بە هیوان، گەڕی دومیش بەڕێوە بچێت. تەنانەت هەر ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئێران ئاماژەی بۆ کردووە کە ئەوان خوازیارن دانوستانەکان بەردەوام بێ. دۆناڵد ترامپ لە چەندین بۆنەدا باسی لەوە کردووە. وەک ڕۆژنامە نووسێک، وەک چاودێرێکی سیاسی، پێشبینیت بۆ ئەوە چییە؟ چی ئەگوزەرێ لە ئێستاە؟ سپاس بۆ تۆ بیلەرانی کورچات نیوز. باش، ڕاستیەکەی ئەوەیە کە زانین ڕووداوەکان بە شێوەیەکن کە بەڕاستی پێشبینیکردنی کاتوساتەکانی داهاتووش تۆزی دژوارە، بەڵام ئێوارەی ڕۆژی هەینی دوای کۆتایی هاتنی دانوستانەکان لە بەرنامەیەکە لە کورچات نیوزەوە باس کردەوە کرد کە ڕۆژی دوای دانوستانەکان لە ڕۆژی خودی دانوستانەکان گرنگتراوە. ئەمەمان دوێنێ بینی هەم پرسانی ئێرانی بە ئەرێنی وەسفیان کرد، هەم سەرۆکی ئەمریکا لە لێدوانێکی تایبەتا باسی لەوە کرد کە ئەرێنی بووەوە ئەگەری ڕێککەوتنەیە لە نێوان دوو وڵاتەوە، تەنانەت بازاڕەکانیش لە ناوخۆی ئێران نرخی تمەن بۆرسەوە بازاڕە جیهانیەکانیش بۆ نمونە نرخی نەوت توانم بڵێم بە سەج و سیگناڵێکی ئەرێنی پێشوازیان کرد لەو دانوستانانە. بەڵام کۆمەڵێک فاکتەر هەن کە بەڕاستی ئەو فاکتەرانەوەی کردووە کە نەمانەوێت پێشووداوەکان بکەوین و ئەبێ چاوەڕان بزانین بەڕاستی لەسەر عەرزی واقع چووی بووەدا، بە تایبەت کە زانین ئەمریکا جۆرێک بەتمانەیی دروست کردووە لە ناوچەکە، نەتەنها لە ئێرانیەکان و ئەمەوە ئاکا کە ڕووداوێک بە حەزەرەوە ڕووداوەکانی داهاتوو ببینین. ئەزانین ڕابردووە لە 89 مانگی ڕابردووە تقریبەن پێش شەڕەکە ئێران و ئەمریکا پێش خۆ دانوستانیان بەڕێوە بردبوو، تەنانەت 24 کاتژمێر پێش هێرشەکەی ئیسرائیل کە بە ئاگاداری گڵۆپی سەوزی ئەمریکا جێبەجێکرا. دۆناڵد ترامپ باسی لێ دانوستان و ڕێکەوتن و ئەرێنیبوونی دانوستانەکان لەگەڵ ئێرانە کرد، بەڵام دوایی بینیمان چی ڕوویدا. لە ئێستاشدا بۆیە ئەتوانم بڵێ لە ناوخۆی ئێران بۆ شێوەیە سەیری بابەتەکەکەن، بەڵام من جارە جیاوازیەکی ئەوەیە کە بە هەر حاڵ ئەگەر ئەمریکا بێت و هێرشێک یا شەڕێک دەست پێ بکە، ئێرانیش ئامادە باشێکی زیاتری هەیە بەپێی شتە جیاوازانەی کە ئێمە ئەیبینین و ئەیبیسین کە ئەتوانێت ئەمە شەڕێکی ناوچەیی لێ بکەوێتەوە. لە هەمان کاتدا وڵاتانی ناوچەکەش بە وڵاتانی عەرەبی و دراوسەکانی ئێرانەوە بە هەموو لایەک باسییانەوە کردووە کە بە هیچ شێوەیە نایانەوێت شەڕێک زۆر باشە ئێران و ئەمریکا دروست بێت و تەنانەت باسیژیانەوە کردووە کە نایاڕن ئاسمان و خاکیان دژی ئێران بەکار بێ. بەڵام لێرە ئێمە فاکتەرێکی ترمان هەیە بە ناو دۆپی ئیسرائیل کە ئەویش کۆمەڵی ئەنجام ئامانجی خۆی هەیە کەەوە ئامانجانی لەوانەیە لەگەڵ ئامانجەکانی ئەمریکاش هەر یەک نەگرنەوە. بەڵام کاتە سامان لەو سۆنگەیەوە وڵاتانی دراوسێ یاخود بڵێن وڵاتانی ناوچەکە تا چەند ڕۆڵیان هەبووە لە بەڕێوەچوونی گەڕی یەکەمی دانوستانەکان و بەردەوامبوونی ئەو دانوستانانە لە ڕۆژانی داهاتووە؟ مەبەستم لە تورکیایە، مەبەستم لە قەتەرە، مەبەستم لە عومانە، مەبەستم لە میسرە؟ ڕۆڵیان هەبووەوە بینیشمان پێش گەڕی یەکەمی دانوستانەکان هەوڵێکی دیپلۆماسی زۆر گەورە و ئەتوانم بڵێن لە ساڵانی ڕابردووە پێوێنە لە ناوچەکە لە نێوان تەنان لە میسرەوە بیگرین تا بینە وڵاتانی عەرەبی، تورکیا و عێراق و پاکستان و هەموو ئەمانە لەسەر خەت بوون بۆ ئەوەی کە نەیەڵن بابەتەکە لە کۆنتڕۆڵ دەرچێت، بەڵام بەشێکی جێگەڕێتەوە بۆ ئەوەی کە
ئەتوانم بڵێم هەروە کە عەباسی عراقچی وەزیری دەرەوەی ئێران باسی کردبوو دەستپێکردنی شەڕ هەم لە زیانی ئێرانە هەم لە زیانی ناوچەکەیەوە هەم لە زیانی ئەمریکاشەوە ئەزانین پێشتر لە دوو قۆناغا دوو هەوڵ یا دوو جار شەڕ ڕۆشتین جارێکی ئەوە بوو کە ئەمریکایەکان دۆناڵد ترامپ بەسەرژی بۆ ئێران ناردووکەوان ئامادەن بە شێوەیەکی سنووردار و سیمبولیک دوو هێرشی سنووردار بکەنە سەر ئێران ئێرانیەکانیش بۆیان هەیە وڵات بدەنەوە بەڵام لە هەمان قۆناغا دەستەکە ئێرانیەکان ئەمەیان قبوڵ نەکرد بۆ پێیەکەوتریان هەر جۆرە دەستپێکردنی شەڕ بە مانای شەڕێکی هەمەلایەنە ئەبێ و ئێمە وەڵام یەکلاتەوەمان ئەبێت ئەمە بابەتەکەی دو ئاخر جاری دووەمیش شەوی چواردەی یەک بوو کە تەنانەت فڕۆکەکانی ئەمریکاش جوڵایان دەست پێ کرد ئێران ئاسمانی خۆی داخست و دقەی کۆتاییە لەبەر چەند هۆکارێک ئەمە دا کە بەشی زۆر باش بۆ هەڵ وڵاتانی ناوچەکە و بەشی دەگەڕێتەوە بۆ بەڕاستی ئەگەری وەڵامدانەوەی ئێران و دەستپێکردنی شەڕێکی کۆنتڕۆڵ نەکراو لە ناوچەکە زۆر باشە سامان بەڵێ بەڵێ سامان ئێمە لای هەمووان ئاشکرایە کە ڕۆژی هێنی دانوستانی ناڕاستەخۆ لە نێوان لێپسراوانی تاران و واشنگتۆن لە عومان بەڕێوە چوو تەنانەت لێپسراوانی هەردوو وڵاتیش ئاماژەیان بۆ کردووە کە دانوستانەکان ناڕاستەخۆیە باشە لە ئێستادا بەپێی دوایین پێشات بەپێی ماڵپەڕی هەواڵی ئەمریکی ئەکسیۆس کە لە زاری دوو سەرچاوی باڵای ئیداری واشنگتۆنەوە ئەو هەواڵی وەرگرتووە ئەڵێت کۆبوونەوەی ڕاستەخۆ لە نێوان عێراقچی و ویتکۆف و کۆشنە ڕوویاوە ئەگەر ئەمە ڕوویدابێ ئەمە هەنگاوێکی باشتر نییە یاخود ئەمە لە ناوخۆی ئێرانە چۆن لێک دراوەتەوە ئەم هەواڵی کە لەلایەن ماڵپەڕی هەواڵی ئەکسیۆسی ئەمریکیەوە بڵاو کراوەتەوە ئەڵێ کۆبوونەوەکە ڕاستەخۆ بووە دوو هەواڵ بە دوای ئەوەدا هاتووە لەکان هەواڵی یەکەم ئەوە بوو کە لایەنی ئێرانیش پشتڕاستی کردەوە کە دیدارێکی ڕاستەوخۆ هەبووە بەڵام ئێرانیەکان ئەڵێن تەنها لە ئاستی یەکبینین و کوردەواری خۆمانەڵێ چاکوچلۆنیکردنێکە بووە دانوستان نەکراوە هەرچەند ئەگەری هەیە بەڕاستی یەک دوو بابەتێک لەو دیدارە ڕاستەوخۆ یا کانەدەگە سەرپێیش بوو بێ کرابێ لە هەمان کات عەباسی عراقچی دوێنێ ڕای گەیاندووە دوێشە و ئەڵێ کە ئەگەر ئەمریکایەکان جدیەتیان هەبێ لە دانوستانە ئێمە ئامادەین لە قۆناغی داهاتووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دانوستان بکەین بەڵام بەڕاستی ئەوەی لە ئێستادا بابەتی گرنگ کە ئێستا لە ناوخۆی ئێران زۆر باسی بکرێەوە ئەتوانم بڵێن بابەتی گرنگی ڕۆژە ئەو تانەی دۆناڵد ترامپە کە ئەڵێ ئەگەر ئێران ئامادەی ڕێککەوتنی تەنها ئەتۆمیش بێ ئێمە ئامادەین بەلای ئێمە قبول کراوە و ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە چونکە زانین ئەمریکا لە ماوەی ڕابردووە بە درێژایی چەند مانگی ڕابردوو بە تایبەت ئەتوانم بڵێم لە دوای شەڕەکەەوە کۆمەڵی مەرجیدانا بوو کۆمەرجانە زۆر قرس بووە ئەگەر بێت و ئەمریکا قبوڵی بکات لەسەر بابەتی ئەتۆمی تەنها لەگەڵ ئێران ڕێکەوێت و ئەوە بە ڕێککەوتنێکی کۆتایی پەسەندکراو بێ لای ئەمریکایەکان بەو شێوەیە کە دۆناڵد ترامپ وتوێتی بەڕاستی ئەمە دەتوانێت هەنگاوێکی مێژوویی بێ وەڵامەتەکە بەرەو ئاراستەیە بباکە ئەگەر و هیوای گەیشتن بە دانوستانێکی یەکلاکەرەوە زیاتر بکەوە ئەمە بەڕاستی ئێستا بابەتی گەرمە و ئەوە بزانین لەم هەفتەیە کە بڕیارە قۆناغی دووەمیە گەڕی دووەمی دانوستانەکان دەست پێ بکات بە چ شێوەیە کە بێەوە تەنانەت باس بە گۆڕینی شوێنەکەشی هەیە لەلایەن ئێرانیەکانەوە باسی لێوە کراوە بەڵام ئەمانە بابەتی ئەتوانم بڵێم پرۆتۆکۆلین زۆر گرنگەوەیە کە بەڕاستی هەردوو لا جدیەتی خۆیان بەتایبەت زۆر باش کە بە جۆرێک پێمتمانەی بڵێناوە بەڵێ سامان من لەبەر ئەوەی کاتم زۆر کەماوە دوا پرسیارت ئاراستاکەم دوا بەدای بەڕێوەچوونی گەڕیەکەمی دانوستانەکان لە نێوان تاران و واشنگتۆن بڕیاری شەوە خۆدا ئاماژەت پێکرد یان بەپێی میدیاکان بەپێی وتەی لێپسراوانی باڵای تاران و واشنگتۆن گەڕێکی نوێژ بەڕێوە بچێت لە نێوان لێپسراوانی باڵای هەردوو وڵاتدا باش ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەهای تمەن لە بەرامبەر دۆلار ئایا لە ئێستاە ڕەوشەکە جێگیر بووەوە لە ناوخۆی ئێران زینە بەردەوامی نرخی تمەن کە هەفتەی ڕابردوو بینیمان کۆنتڕۆڵ کراوە بە ڕێژەیەکی زۆر کەمی دەتوانم بڵێم تمەن بەرز بووێتەوە بورسەی ئێران دوێنێ بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی بەڵام بازار چونکە هێشتا هیوایەتی تەواوی بۆ نییە کە ئەنجامەکان بگاتە ئەنجامێکی کۆتایی یەکلاکەرەوە نەیتوانێت وڵاتەوەی شێدە بە چاوەڕوانی بزانین قۆناغەکانی داهاتوو گەڕەکانی داهاتوو بە شێوەیە کە بێرەوە کە ئاماژە پێدا ناتوانین لە ئێستادا ڕاستە ئەگەری ڕێککەوتن بەرز بووێتەوە بەڵام ئەگەری شەڕ و ئەڕۆزی شێشتا هەیە بۆیە بازار تۆزێ بە حەزەرەوە سەیری بابەتەکە کار چەند
مەسەجێکی ئەرێنی لە بابەتەکە وەرگرتووە و هەروە کام عەژەر بەدات تا ڕادەیەک لانەکەم دوێنێ کۆنتڕۆڵ کرابوو ئەمڕۆژە کۆنتڕۆڵکردنەوە ئەو جێگیریەی نرخی تمەن و بۆرسە و ئەوانە دیارە بەردەوام ئەبێ بەڵام هەروە کام عەژەر بەدا بێ بەڕاستی جددیەتی هەردوو لە دانوستانەکانەوە گەیشتن بە نەتیجە ببینین کە دیارە تا ئێستا ئەرێنی بووەوە هەموو لای هیوایانەوەیە کە لە قۆناغەکانی داهاتووشتا بۆ شێوەیە بڕاتە پێشەوە کە بەڕاستی بازاڕەکانی ئێران کە زیاتر لە 8 مانگە ناجێگیرە جێگیریەک بەخۆیەوە ببینێت و خەڵک گەڕێنەوە سەر بازار و کەسابەت و ئیش و ژیانی خۆیان بە تایبەت کە لە ڕۆژایی داهاتووە هەم دەستپێکی مانگی ڕەمەزانمانەیە یان دوایەوەش نەورۆزمانەیە کە هەردووکی لای ئێرانیەکان چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی فەرهەنگیەوە تایبەتمەندی خۆیان. بەڵێ هاوکارم سامان سلێمانی لە شاری تاران سپاس بۆ تەواوی زانیاریەکانت.